نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان. خوێندنەوە هیوا کۆی. خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. مرۆڤ لەگەڵ ئەوەدایە کە خۆشی دەوێت. ئیمامی بوخاری و موسلیم دووبارە لە عەبدوڵڵای کوڕی مەسعودەوە ڕەزای خۆیان لێبێ ئەم فەرمودەیەمان بۆ دەجێڕنەوە: المەرء مع من أحب. مرۆڤ لەگەڵ ئەو کەسەدایە کە خۆشی دەوێت. ئەگەر هەستیم بە شیکردنەوە و ڕاوەکردنی ئەم فەرمودەیە، ئەوە بەلایانی کەمەوە کتێبێکی یەکبەرجی لێ دەردەچێت. ئەم فەرمودەیە کە پەرداغە ئاوی کەوسەر بگرە، ئاوی ژیان پێشکەشی ئەو دڵە شکا و خەمبارانە دەکات کە لە ڕێکردندا بوون بەڵام لە کاروان جێماون، ئەوانەی نەیانتوانیوە بە تەواوی جێپێی ڕابەرەکانیان هەڵبگرن، ئەوانەی خوازیار بوون ئەرکەکانی سەرشانیان بە جوانی بەجێ بێنن بەڵام سەرکەوتوو نەبوون. ئەم فەرمایشتە بە ڕێژنەی ئاوی خۆی پشکۆی داگیرساوی دڵیان دەکوژێنێتەوە و پێیان دەڵێ کە لە هەردوو جەمسەرە ئەرێنی و نەرێنیەکەدا مرۆڤ لەگەڵ ئەو کەسە دەبێت کە خۆشی دەوێت. مرۆڤ چ لێرە و چ لەولا هەر لەگەڵ ئەو کەسانەدا دەبێت کە خۆشی دەوێت. مادەم وایە ئەو کەسەی دەیەوێت لەگەڵ پێغەمبەران و ڕازگۆیان و شەهیداندا بێت، سەرەتا دەبێت ئەوانی خۆش بێت تا بتوانێت لەو دنیا هاوبەشی کۆڕیان بێ، یاخود بە دەربڕینێکی تر ئەوانەی لە بەهەشدا لەگەڵ پێغەمبەران و ڕازگۆیان و شەهیداندا پێکەوەن، ئەوانن کە لێرە تۆوی خۆشەویستی ئەوانیان لە سینەدا چاندووە و لە هاودەمی و مەعیەتی ئەواندا ژیاون. بیرمان نەچێت حکم و واتاکانی فەرمودەکە بۆ ئەوانەش کە نوێنەرایەتی خراپە دەکەن هەر هەمان شتە. جا هەروەک بینیتان ئەم فەرمودە تاگرستەیە بە هەزاران مانا و ناوڕۆکی لەم جۆرە بەو شێوازە پوخت و کورد بڕە دەربڕیوە. خۆ ئەگەر ئەمە بەڵگە بێ لەسەر شتێ، ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە گفتارێکی لەم جۆرە تەنها دەکرێت لە فەتانەتێکەوە سەرچاوی گرتبێ کە هەڵقوڵاوی وەحی و ئیلهامی خوایە. یەکێک لە هاوڵە بەڕێزەکان کە ناوی نوعایمان بوو جاروبار مەی دەخواردەوە و پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم حەدی شەرعی بەسەردا جێبەجێ دەکرد. ئەو کارەی نوعایمان دەیکرد گوناه بوو، بەڵام جارێکیان کە یەکێک لە هاوڵان قسەیەکی تەشەر ئامێزی ئاراستە کرد، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم برۆکانی لێگنا و فەرمووی: هاوکاری شەیتان مەکەن لە دژی براکەتان، سوێند بەخوا ئەو خوا و پێغەمبەرەکەی زۆر خۆش دەوێت. جا لەبەر ئەوەی تۆوی خۆشەویستی خوا و پێغەمبەرەکەی بە هەشتەمیوەی هاودەمی و پێکەوەی ئەوانی بەرهەم دەهێنا، ئەوە کەسێکی لەم جۆرە چەندە گوناهکاریش بێت شایانی ئەوە نابێت کە قسەی ناشیرنی پێبووترێت، چونکە ئەو خوا و پێغەمبەرەکەی خۆش دەوێت. ئەم خۆشەویستیش بۆ کەسێک کە فەرزەکانی بەجێ دێنێ و خۆی لە گوناهە گەورەکان دەپارێزێت، بەسە بۆ ئەوەی لەگەڵ پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵاتی وەسەلام کۆی بکاتەوە، چونکە مرۆڤ لەگەڵ ئەو کەسەدایە کە خۆشی دەوێت. تەقوا. ئیمامی تیرمیذی و ئەحمەدی کوڕی جەمبەل لە موعاذی کوڕی جەبەلەوە دەجێڕنەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام فەرموویەتی: اتق الله حيثما كنت واتبع السيئة الحسنة تمحها وخالق الناس بخلق حسن. لە هەر شوێیەک بوویت ترسی خوات هەبێ، بە دوای خراپەدا یەکسەر چاکە ئەنجام بدە تاوەکو بیسڕێتەوە. لە مامەڵەکردنیشدا لەگەڵ خەڵکی لە ڕەوشتی جوان لامەدا. هیچ شتێک نییە هێندەی ئاکار و ڕەوشتی جوان مرۆڤ بەرەو عەرشی کەماڵات بەرز بکاتەوە. ئەو ڕەوشتە جوانەی کە ڕەوشتێکی خواییە و واتای ڕەفتارکردن و ڕەنگداربوون دەگەیەنێت بە ڕەوشتە خواییەکان. بەڵێ ئازیزان، لە بەردەم فەرمودەیەک داین کە لە بابەتێکی هێندە قوڵ دواوە مەگەر بە چەندین بەرگ کتێب ئینجا بتوانرێت ڕاوە بکرێت. ئەوە تا بە چەند وشەیەکی کەم ئاماژە دەکات بۆ چەمکی تەقوا و هۆکارەکانی پاراستنی و ڕێگەکانی بەرجەستەکردنی ئەم شعورە لە گشت کایە و گۆشەکانی ژیاندا. جا لەبەر ئەوەی لێرەدا تەنها وەک نمونەیەک هێناومانەتەوە، ناچینە نێو لێکدانەوە و ڕوونکردنەوەی ئەو حەقیقەتە بەرزانەوە. خۆتان چۆن بن وەها فەرمان ڕەوایی دەکرێن. لە فەرمودەیەکی تردا پێغەمبەری سەروەرمان عەلەیهی سەڵاتی وەسەلام دەفەرمێت: كما تكونوا يولى عليكم. خۆتان چۆن بن وەهاش فەرمان ڕەوایی دەکرێن. بارودۆخی خۆتان چۆن بێت، هیچ سەرکردەکانیشتان هەر بەو جۆرە دەبێت. خۆتان سەرچاوەیەکی چۆن بن، فەرمانڕەواکانیشتان بەرهەمی ئەو سەرچاوەیە دەبن. ئەم فەرمایشتە فەرمایشتێکی هێندە بەرزە، دەتوانرێت چەندین فەرهەنگی بواری بەڕێوەبرنی لەسەر بنووسرێت.
ئێستاش با بە کورتی هەڵوێستەیەک لەسەر فەرمودەکە بکەین. فەرمودەی هەمووتان شوان و هەمووشتان بەرپرسن لەوەی لە ژێر دەستاندایە. ئاسۆیەکمان بۆ وێنا دەکات کە بە پێی ئەو ئاسۆیە هەموو کەسێک سنوورێکی لێپرسابێتی هەیە. ئیتر ئەمە بەرز دەبێتەوە تا دەگاتە ئاستی سەرۆکی وڵات. سەرۆکی وڵاتیش بەرپرسیارە لە تەواوی ئەو بازنەیەی کە سەرپەرشتی دەکات. جابۆیە فەرمایشتی خۆتان چۆن بن وەها فەرمانڕەوایی دەکرێن لە ڕوانگەی مافە کۆمەڵایەتیەکانەوە ڕەهەندێکی زۆر جیاواز دەبەخشێتە بابەتەکە. یەکەم، فەرمودەکە ڕوو دەکاتە ئەوانەی فەرمانڕەوایی دەکرێن و پێیان دەڵێت ئێوە زۆر گرنگن، چونکە ئەوانەی دەبنە فەرمانڕەواتان لە هەر ڕێگەیەکەوە بێت ناچارن کە لە دەرگای ئێوە بدەن، واتە ئەوە ئێوەن کە شکڵ و شێوەی ئەوان دیاری دەکەن. هەروەک دەزانین زانستی کۆمەڵناسی کۆمەڵە بنەمایەکی نەگۆڕی تایبەتی خۆی هەیە، وەک چۆن زانستەکانی فیزیا و کیمیا و ئەستێرەناسی بنەماگەلێکی نەگۆڕی تایبەت بە خۆیانیان هەیە و بە یاساکانی شەریعەتی فیتری ناسراون. هەر بەو جۆرە زانستی کۆمەڵناسیش خاوەن کۆمەڵە پرەنسیپ و بنەمایەکە کە تا قیامەت گۆڕانکاریان بەسەردانایەت. هەر بۆیە گەر مرۆڤەکان ڕێگە بدەن بە نەش و نمای خراپە و خراپەکاری لە ناویاندا و ئامێزیان کراوە بێت بۆ لە باوەشگرتنی خراپە، ئەوە بە دڵنیاییەوە لەلایەن خراپەکار و شەرخوازەکانەوە حکومیان دەکرێت. ئەمەش یاسای نەگۆڕی خواوەندە. ئایا لە بنیادی کۆمەڵگەدا شەڕ و شەرخوازی زەمینەی لەباری گەشەکردنی بۆ ڕەخساوە؟ داخۆتۆوی خراپەکاری لە ژیانی کۆمەڵایەتیدا چەکەرەی کردووە؟ جا هەر ئەوەندەی ئەمانە سەریان هەڵدا، ئیتر ئەو کاتخوای گەورەش لە هەمان گڵ و لە هەمان هەویر مرۆڤانێک دەهێنێت و بەم جۆرە ئەوانە دەبن بە فەرمانڕەوا بەسەریانەوە. دووەم، لەلایەکی ترەوە فەرمودەکە ئاماژە بۆ ئەم خاڵەش دەکات. دەستور و یاساکان تەنیا مەرەکەبی سەر کاخەزن و کاریگەریەکی ئەو تۆیان نییە. با خەڵکی شەموو کۆ ببنەوە و بیر و هەزریان یەک بخەن و تۆکمەترین دەستور دابڕێژن. بەیاخێکی وای نییە. ئەوەی گرنگە ڕەچاوکردن یان پێشێلکردنی ئەو یاسایانەیە. بەم پێیە خاڵی سەرەکی بریتیە لە پێکاتی ئەخلاقی ئەو خەڵکەی فەرمانڕەوایی دەکرێت. خۆ ئەگەر ئەوان کەسانێکی خاوەن ڕەوش بن و چارەسەرسازی کێشە و گرفتەکانی خۆیان بن، ئەوە ئەو کەسانەی فەرمانڕەواییان دەکەن هەرگیز کەسانێکی گرفتاوی دەرناچن. مادەم باسەکە گەیشتە ئێرە، با بەسەر هاتێک بجێڕمەوە. لە ناو یەکەمین دەستەی ئەندامانی پەرلەماندا پیاوێکە بوو بە ناوی تاهیر ئەفەندی. ئەم زاتە ئەهلی عیلم و فەزڵ بوو. وەختێک ئەندام پەرلەمانەکانی تر بۆ کۆکردنەوەی دەنگ لە مەیدانەکاندا خەریکی وتاردان بوون، ئەم هەمیشە دەخزایە گۆشەیەک و بێدەنجی هەڵدەبژات. بەڵام لە یەکێک لە جارەکاندا لایەنگرانی زۆری لێ دەکەن تا بڕوات قسە بۆ خەڵکی بکات، هەر چۆنێک بێت قایدی دەکەن. ئەویش دێتە مەیدان و دەست دەکات بە قسەکردن. تاهیر ئەفەندی پیاوێک بوو کەم بەڵام پوخت دەدووە. لەوێشدا کورت و پوخت پێیان دەڵێت ئەی خەڵچینە، بزانن کە ئێوە منتەخیبن و منیش منتەخەب. ئەو شوێنەش کە بڕیارە ئێمە بۆی بچین منتەخەب ئیلەیهیە. بەو کارەش کە ئێوە ئەنجامی دەدەن دەوترێت ئینتیخاب. ئینتیخابیش لە نوخبەوە دێت و نوخبە ژوا تا سەرتوێژ. جابیرتان نەچێت بنی هەر شتێک چی بێت سەرتوێژەکەیشی هەر لەوە دەبێت. لەسەر ماست سەرتوێژی ماست و لەسەر شیریش سەرتوێژی شیر دروست دەبێت. ئەگەر پێویست بکات ڕوونکردنەوەیەکی کورد سەبارەت بە دەستەواژە عەرەبیەکانی دەربڕینەکەی سەرەوە بخەینە پێشچاو، ئەوە دەڵێن منتەخیب بەواتای هەڵبژێر و منتەخەب بەواتای هەڵبژێردا و منتەخەب ئیلەیهی بەواتای ئەو جێیەی کە هەڵبژاردنی بۆ دەکرێت و ئینتیخابیش بەواتای هەڵبژاردن دێت و لە وشەی نوخبەوە وەرگیراوە. ئەمەش نمونەیەکی تر. وەڵامەکەی حەجاج بۆ ئەو کەسەی کە باسی دادپەروەری حەزرەتی عومەری لەلا کرد لە سۆنگەی ڕوونکردنەوەی بابەتەکەمانەوە گرنگی خۆی هەیە. حەجاج لە وەڵامدا دەڵێ گەر ئێوە ئەو مرۆڤانەی سەردەمی حەزرەتی عومەر بوونایە، بێشک منیش حەزرەتی عومەر دەبووم. سێم، پێویستە هەر مرۆڤێک لە خودی خۆیدا بە دوای هەڵە و خراپەکاندا بگەڕێت، هەتا هەر یەکەمان پارێزەری خۆی بێت و بەردەوام لە دەوری خۆمان بە شوێن هەڵەکاندا بگەڕین، هەرگیز ناتوانین هەنگاوی ئیجابی بەرەو پێش بنین. هەتا وەکو مرۆڤەکان لە جیهانی ناوەوە و ناخی خۆیاندا خۆیان نەگۆڕن، خوای گەورە نایان گۆڕێت. ئەگەر داڕمانێک لە ناخدا سەر هەڵ بدات،
ئەوە بە دڵنیاییەوە بە هەموو لایەکدا بڵاو دەبێتەوە. هەر ئەوەندەش نا، بەڵکو لووتکەکانیش دەگرێتەوە. ئەم قسەیە سەبارەت بە ئیستیقامەتی ناوناخی مرۆڤەکانیش هەر هەمان شتە. لەمەوە دەگەینە ئەو ڕاستیەی کە کاریگەری بارودۆخی حکم کراوان لەسەر حکمڕانان بە جۆرێک لە جۆرەکان هاوشێوەی ئەو کاریگەریەیە کە هۆکار لەسەر ئەنجام هەیەی. داخۆچێ دەزانێت چەند حکمت و بنەمایتر لە ڕۆحی ئەم گەوهەری گوفتارەدا خۆیان حەشاردابێ. دەبێت کەسانی خۆی چپەند و وانەگەلێکی لێ هەڵبگۆزن. بەڵێ، مەحاڵە ڕێت بکەوێت لە گفتارێکی تری ئادەمی کە بە شێوەیەکی وەها کورت و پوخت بنیادی کۆمەڵگەیەکی دروستی ڕوون کرد بێتەوە و لە هەمان کاتیشدا ڕێوشوێنی گەیشتن بەو ئامانجەشی خست بێتە بەردەست. ئەوە تەنها حەزرەتی موحەممەدی خاوەن فەتانەتی عەظەمە صەڵی الله عەلەیه وسەلەم کە هەر پەیوێکی شابازی ئاسمانی دەربڕین و گفتارە. بەڵێ، پێغەمبەری خوا صەڵی الله عەلەیه وسەلەم لە ڕووی دەربڕینەوە لە نێو تەواوی مرۆڤەکاندا خاوەنی بەرزترین و نایابترین پلێ و ئەستەمە هیچ وێژەوانێک پێی بگاتەوە. وتەکانی ئەو قورئان نین، بەڵام سەر تاپای هەڵقوڵاوی کانیاوی ئیلهامی ئیلاهین. هەر بۆیە وەک لە سەرەتای باسەکەشدا ئاماژەمان پێدا، تێگرای وێژەوان و شارەزایانی وێژە و ئەدەبیات تەنها ئەوەندەیان پێدەبڕێت کە ببنە گەدای بەردەرچیە و سوڵتانە. حەسانی کوڕی ثابت شاعیرێکی مەزنی بەتوانایە کەچی لەگەڵەوەشدا خەنسا لە شێعرێکی چواربەیتیدا 8 هەڵەی لێگرتووە. جا ئەم خاتوونە کە تا ئەو ڕادەیە لە شێعردا لێهاتووی بەدەستێنا بوو، پاشەوەی گوێ لە پێغەمبەری خوا ڕادەگرێت، موسڵمان دەبێت و هەموو ئیش و کارێکی دەبێتە گوێگرتن لەو سوڵتانی دەربڕینە. بە گوێگرتن لە پێغەمبەری خوا صەڵی الله عەلەیه وسەلەم بە جۆرێک لە هۆشخۆی چوو بوو کە مەندکێشی کەشە ئەفسوناویەکەی بوو. ئەو ئافرەتەی لە سەردەمی جاهیلیدا بەلاوانەوە بۆ مەرجی براکەی دنیای نوقمی ماتەم کردبوو. پاش ئەوەی لە قادسیەدا 4 کوڕی شەهید بوون، نەک تەنها ئەوەی وشەیەکیشی لە دەم دەرنەچوو کە بۆنی ناڕەزایی لێبێ، بەڵکو هەڵوێستێکی نواند کە شایستەی ئەوە بێ مێژوو لە شکۆدارترین لاپەڕەکانی خۆیدا تۆماری بکات. ئەو کەڵە ئافرەتە لە بەرامبەر ئەو تابلۆ دەروون هەژێنانەدا تەنها ئەم چەند وشەیەی لەزار هاتە دەر. خۆشبەخت خۆم، بوومە دایکی 4 شەهید. خوایە گیان سوپاس بۆ تۆ. خەنسا ئافرەتێکی مولهەم بوو، واتە لەو کەسانە بوو کە بەهرەمەندی ئیلهامن. لەگەڵ پێکان و کەوتنە سەر زەوی هەر کوڕێکیدا بە جۆرێک ئاگر بەردە بۆ گیانی، دەتگوت تیرەکان ئەمیان پێکاوە. بەڵام وابەستەیی ئەو ئافرەتە مەردە بە پێغەمبەری خواوە هێندە پتەو بوو، تەنانەت تا کەسکاڵایەکیش بەو زارە بە ئیلهام گوشادەیدا نەهات. نوری نەمر